سەرۆکێشێتی نیشتیمانی کوردستان ئەڵێت ئەمریکا زۆربەی ئامانجەکانی لە ئێران بەدەستهێناوە، بەڵام هیچ ئاماژەیەک بۆ کەوتنی ئێران لە ئارادانیە. باڤڵ تاڵەبانی سەرۆکێشێتی نیشتیمانی کوردستان لە میانی بەشداریکردنی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پێرز مۆرگن کە ڕۆژنامەنووسێکی دیاری بەریتانیا ڕایگەیان زۆربەی ئامانجە سەربازەکانی ئەمریکا لە جەنگی دژی ئێراندا بەدەستهاتوون. هەروەها بە شێوەیەکی بەرچاو تواناکانی ئێرانی بۆ هێرشکردن کەم کردوتەوە. سەرۆکێشێتی باسی لەوەش کرد پێناچێت ئێران هیچ توانای شێوتۆی هەبێت بۆ پەرەدان بە چەکێتۆمی، لەگەڵەوەشدا هێرشەکان بۆ سەری بەردەوامن، بەڵام هیچ ئاماژەیەک بۆ خۆپیشاندان یان دژایەتی ناوخۆیی یان کەوتنی دەسەڵاتی ئێستای ئێران لە ئارادانیە. ئەمریکا زۆرینەی ئامانجە سەربازیەکانی لە شەڕی دژی ئێراندا بەدەستهێنا و بە شێوەیەکی بەرچاو تواناکانی ئەو وڵاتەی بۆ هێرشکردن کەم کردوتەوە. پێناچێت ئێران هیچ توانایەکی ئۆتۆی بۆ پەرەدان بە چەکی ئەتۆمی هەبێت. لەگەڵەوەشدا هێرشەکان بۆ سەری بەردەوامن، بەڵام هیچ ئاماژەیەک بۆ خۆپیشاندان و ناڕزایی خەڵک دژی حکومەت لە ئارادان نییە، چونکە گەلی ئێران کەسانێکی ژیر و ڕۆشنبیرن و نایەنەوێت ئەزمموی هەمان ئەو نەهامەتیانە بکەن کە وڵاتانی دراوسەیان بەسەریان داهاتووە. قۆبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی چواری نیوزی بریتانی ڕایگەیان هەرێمی کوردستان هەوڵەدا خۆی لە ململانەکانی ناوچەکە بپارێزێت و ئیشیە و جەنگی ئێستا ڕووەدا جەنگیەمە نییە. قۆبا تاڵەبانی جەختیشی کردەوە کە واشنگتن هیچ داوایەکی بۆ جوڵی هێزەکانی ئۆپۆسیۆنی کوردی ئێران لە ڕێگەی سنوورەکانی هەرێمەوە نەکردووە. داوشی لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد کە کورد تەنها وەک جەنگاوەر نەبینن، بەڵکو وەک دیبلۆماتکار و پردی چارەسەری یاشیانە ڕەفتاریان لەگەڵ بکەن. ڕاشی گەیاند هەر ناسەقامژیریەک لە ئێران کاریگەری لەسەر عێراق و وڵاتانی کەندا و بازاڕەکانی جیهان دەبێت. What was your message then to them? ئەمە جەنگی ئێمە نییە. ئێمە شەڕی زۆرمان کردووە لە پێشووتردا. ئەمریکا داوای ئەوەی لێ نەکردوین هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران لە ڕێگەی سنوورەکانمانەوە بچنە ناو ئێرانەوە. ئەمە ناعەدالەتیە کە کورد تەنها وەک جەنگاوەرێکی باش ببینن. بەردەوام دەکەوێتە بەرگوێمان کە کورد تێکۆشەرن و پێشمەرگە بوێرە و ڕوبەڕووی مردن دەبنەوە. ئەمە مێژووی ئێمەیە و شانازی پێوە دەکەین. بەڵام ئێمە دیبلۆماتکار و دانوستانکاریشین. ئێمە لێرە لە بیری ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تووشی چەندین ئالۆزی دەبینەوە. کورد هەموو کات ویستویەتی پردێک بێت بۆ سازکردنی زەمینەیەکی لەبار بۆ چارەسەرکردنی و ئالۆزیانە. ئیسرائیل 5 شاری گەورەی ئێرانی بردومان کرد. سوپای پاسدارانی ژەڵێت شەپۆلی 43مینی موشەکەکانیان ئاڕاستەی ئیسرائیل کردووە. ئاژانسی هەواڵەکان بڵاویان کردەوە بەیانی ئەمڕۆ ئیسرائیل شارەکانی تاران و کەرەج و شیراز و هەوازی بردومان کرد. بردومانەکانیش زیاتر ژێرخانی وڵاتەکەی کردوتە ئاماج. ئاوکات دۆ وێزگەی ڕادار لە شاری ئەسفەهانە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بردومان کران. پێشتریش سوپای ئیسرائیل بڵاوی کردەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 200 پێگەیان لە ڕۆژئاوا و ناوەڕاستی ئێراندا بردومان کردو. لە بەرامبەردا ئێران هەڵدانی شەپۆلی 43 بە ئاڕاستەی ئیسرائیل ڕاگەیاند کە ناوچەیەکی نیشتەجێبوونی لە تەلەڤیڤ کردوتە ئاماج. بەهۆیەوە 58 کەس بریندار بوون. لەلایەکی دیکە وەزارەتی بەرگی سعودی ڕایگەیاند بەرپەرچی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانیان داوەتەوە کە لە ئێرانەوە ئاڕاستەی شاری ڕاست کراوە. ئاژانسی هەواڵی عومانیش بڵاوی کردەوە لە ئەنجامی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەواندا لە ویلایەتی سەحار 2 کەس کوژراون. سەرۆکی فەڕەنسا کوژرانی ئەفسەرێک و برینداربوونی چەند سەربازێکی دیکەی وڵاتەکەی لە هەولێر ڕاگەیاند. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە ئێکس ڕایگەیاند ئالپاین چاسێرس کە ئەفسەرێکی وڵاتەکەیان بووە بۆ شەڕی داعش چۆتە هەولێر. شەوی ڕابردوو لە هێرشێکی گروپە چەکدارەکانی عێراق بۆ سەر بنکەکەیان لە هەولێر کوژراوە. ئاماژەی بۆش کرد چەندین ئەفسەر و سەربازی تری وڵاتەکەی لە ئامان هێرشدا بریندار بوون. ماکرۆن وێرانی یاخود وێرای سەرخۆشی بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی ڕایگەیاند ئەو هێرشە بۆ سەر هێزەکانیان جێگەی قبولکردن نییە. جەختی لەوە کردەوە بوونی ئەو هێزیان لە عێراق بە توندی لە چوارچەوەی شەڕی دژی تیرۆردایە و هاوکات لە دوای ڕووداوەکەش گروپێکی چەکداری ئێران لە عێراق بەرپرسیارەتی خۆیان لەو هێرشەی سەر بنکێکی فەڕەنسا لە هەولێر ڕاگەیاند.
ژمارەیەک بارەگای هێزەکانی حەشی شابی لە پارێزگاکانی کەرکووک و ئەنبار و سەلاحەدین و بابل بردومان کران. لاولێریش بە درۆن هێرش کرایە سەر پاڵاوگەیەک. میدیاکانی عراق بڵاویان کردەوە بەرەبەیانی ئەمڕۆ بارەگەکانی حەشی شابی لە قەزاکانی خورمات و شەرگات لە پارێزگای سەلاحەدین و هەروە بارەگای کەتیبەکانی حیزبوڵڵا لە قەزای فەلوجەی سەر بە پارێزگای ئەنبار و بارەگایەکی حەشی شابی لە پارێزگای بابل بردومان کراوە. لەلای شترۆ پامنێری کورسات نیوز لە کەرکووک ڕایگەیان بەرەبەیانی ئەمڕۆ بارەگای لیوای چلی حەشی شابی لە قەزای دووبزی سەر بە پارێزگای کەرکووک بردومان کراوە. بە پێی زانێرەکانی پامنێری کورسات نیوز زاولێر بەرەبەیانی ئەمڕۆ بە درۆن هێرشکرایە سەر پاڵاوگەی لانازە نزیکە ولێر، بەڵام قەباری زیانەکان نەزانراون. فەرماندەی ناوەندی ئەمریکا تێکشکاندنی فڕۆکەیەکی گواستنەوەی سوتەمەنی وڵاتەکەی لە ڕۆژاوی عراق ڕاگەیاند. فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکۆم لە ڕاگەیەنرایەکدا بڵاوی کردەوە فڕۆکەیەکی گواستنەوەی سوتەمەنی لە جۆری کەی 135 کە سەر بە هێزەکانی ئەمریکا لە ئاسمانی عراق دیار نەماوە. ئاماژەی بۆ شکردو هێرشکراوەتە سەر دوو فڕۆکەیان لە ئەنجامدایەکیشیان لە ڕۆژاوی عراق کەوتۆتە خوارەوە، لە کاتێکدا ئەوی دیکەیان بە سەلامەتی نیشتۆتەوە. تیشی لە هەردوو ڕووداوەکەدا هیچ زیانێکی ژیانی لێ نەکەوتۆتەوە. لە دوای ڕووداوەش ئیبراهیم زولفقاری وتەبێژی بارەگەی خاتم الئەنبیا ڕایگەیاند فڕۆکەکە لەلایەن گروپە چەکدارەکانی عراقەوە تێکشکێنراوە و تەواوی تیمەکەشی کوژراون. بەهۆی دیارنەمانی فڕۆکێکی بەفڕۆکەوانەوە سوپای ئەمریکا پاداشتی دارایی دەداتەوە کەسانەی زانیاریان لەبارەیەوە پێ بدات. ڕۆژنامەی واشنگتن پۆست داشکرای کرد ئیداری لێکۆڵینەوەی تاوانەکان لە سوپای ئەمریکا خەڵاتێکی 5,000 دۆلاری پێشکەش بار کەسێکەکات زانیاریان پێبدا لەبارەی دوو کەسەوە کە لە مانگی تشرینی دووەمی ڕابردوو دوو فڕۆکەی بێفڕۆکەوانیان لە شاری فۆرت کامپڵ لە ویلایەتی کنتاکی بردووە. ئەمەش لە کاتێکدایە کە نیگەرانەکان لە گەری هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بۆ سەر خاشی ئەمریکا لە ئارادایە. ڕۆژنامەکە ئاماژەی بۆش کردو هەرچەندە ڕووداوەکە زۆری بەسەردا تێپەڕیوە، بەڵام لەو کاتە لێپرساوانی ئەو بنکەی ئاشکرایان نەکردووە. تیشی درۆنەکان لە جۆری سکایدی و ئێکس دەیدین و بۆ چاودێری ئاسمانی و سیخوڕی بەکارێنرێت. تێچۆکەشی 30,000 دۆلارە. لە دوای ئاشکراکردنی و ڕووداوەش دەستگای هەواڵگری ئەمریکا هۆشداری داوەتە دەستگا ئەمنیەکان سەبارەت بە ئاگەری هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان لە کالیفۆرنیا، ئەوەش وەک تۆڵەکردنەوەیەک لەلایەن ئێرانەوە. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە سیستەمی بەرگری ئاسمانی تورکیا توانیوێتی موشەکێکی بالستی تێک بشکێنێت کە ئاڕاستەی بنکەی سەربازی ئەنچەرلی کرابوو. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە موشەکێکی بالستی ئاڕاستەی بنکەی سەربازی ئەنچەرلی کرابوو. سیستەمی بەرگری ئاسمانی توانی پێشگەیشتنی بە ئامانجەکە بیخاتە خوارەوە. بنکەی ئەنچەرلیک لە باشووری تورکیایە لە ناوچەی ئەدەنێ و بە یەکێک لە بنکە سەربازی استراتیژیەکانی ئەمریکا و ناتۆ دادەنرێت بەوەی پێگە جوگرافیەکەیەوە بۆتە ناوەندێکی گرنگ بۆ کۆنتڕۆڵکردن و بەڕێوەبردننی ئۆپراسیۆنە سەربازیەکان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی خەریکی تێکشکاندنی تەواوەتی ئێرانە. هێزی دەریایی ئاسمانی سیستمە موشەکیەکانی ئەو وڵاتە لە ناوچوون و سەرکردەکانیشان کوژراون. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە تۆڕی تروس سۆشیال ڕایگەیاند ئەوان خەریکن ڕژێمی ئێران بە تەواوی تێگەشکێنن لە ڕووی سەربازی و ئابووری و ڕاندەکانی تریشەوە. ئەژدە هێزی دەریایی ئێران نەما، هێزی ئاسمانیان کۆتایی پێهات، موشک و درۆن و هەموو شتێکی تریان خەریکە لە ناوەچێ و سەرکردەکانیان لەسەر زەوی نەماون. ئاماژەی بۆش کردو ئەمریکا خاوەنی هێزێکی بێوێنەیە و چەکی بێسنوورە. باسی لەوەش کرد بۆ ماوەی 47 ساڵە خەڵکی بێتاوان لە هەموو جیاندا ئەکوژن و ئێستا وەک 47مین سەرۆکی ئەمریکا ئەوان دەکوژێ و سیر بکەن چی بەسەر ڕژێمی ئێراندا دێت ئەمڕۆ. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دووپاتی کردەوە کە وڵاتەکەی بە شێوەیەک ئێرانی لە ناو بردووە کە لە مێژوودا وێنەی نەبووە.
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنیشی تەلەڤیزۆنیدا ڕایگەیاند ئەوان بە شێوەیەک لە ئێرانیان داوە کە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە هیچ وڵاتێک بەو شێوەی لێی نەدراوە. بەڵام سەرەڕایەوەش هەندێک پاژماوی دەسەڵاتی ئێستا ئێران هەرماونەتەوە. هەروەها ئاماژەی بۆ هۆشدا ئەمریکا زوربەی موشک و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێرانی لەناو بردووە. سەبارەت بە گەروی هورمزیش ترامپ ڕایگەیاند پێویستە کەشتیوانەکان ئازایەتی خۆیان نیشان بدن و بە گەروی هورمزدا تێپەڕن. هیچ شتێک نییە لێی بترسن چونکە هێزی دەریایی ئێرانیان تێک شکاندووە، هەموو کەشتەکانیان نقوم کردوون. سەبارەت بە موشتەبا خامنایی ڕابەری نوێی ئێران، ترامپ وتی پێی وایە هێشتا بە ئەو لە ژیاندایە بەڵام بریندارە. هیچێوە لە یەکەم پەیامیدا زۆر قسەی کردووە بەڵام پێویستە خۆی بسەلمێنێ. ئەم تاوانەی ترامپ یاخود ئەم وتانەی ترامپ دوایەوە هات ڕابەری نوێی ئێران لە یەکەم پەیامی خۆیدا دووپاتی کردەوە کە وڵاتەکەی پاشەکشە ناکات بەڵکو و تۆڵەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دەکاتەوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن و هاوپەیمانی نوێ پێکێنن. ئۆپراسیۆنەکەشیان بۆ لەناوبردنی هەموو هەڕەشەکانی ئێران بەردەوامە بێت. حضرت آیت الله العظما سید مجتبی خامنه‌ای مجتەبای خامنەی ڕابەری نوێی ئێران لە یەکەم پەیامیدا ڕایگەیاند لەسەر ڕێبازی باوکی بەردەوام دەبێت و جەخت لە بەردەوامی شەڕ و داخستنی گەروی هورمز دەکاتەوە و تۆڵەی خوێنی باوک و شەهیدان دەکاتەوە. میدیای ئێران پەیامێکی نووسراوی مجتەبا خامنەی بڵاو کردە و لە دەستپێکی پرسە و سەرخۆشی خۆی بۆ کۆچی دوای عەلی خامنەی ڕابەری باڵای پێشووی دەربڕی و ئاماژەی بەوە کردووە کە ناوبراو لە کاتی خوێندنەوەی قورئاندا لە مانگی ڕەمەزاندا شەهید بووە. مجتەبای خامنەی ئاماژەی بە بڕیارەکەی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەر کردووە و دەڵێت منیش وەک ئێوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە لە ئەنجامی دەنگدانی ئەنجومەنی شارەزایان ئاگادار بووم چونکە دەستنیشانکردنی کەسێک بۆ جێنشینی کەسایەتیەکی وەک ئیمام خومەینی و خامنەیی کارێکی قورسە بەڵام بە پشتیوانی خودا و گەل ئەم بەرپرسیارەتیە هەڵدەگیرێت. ڕابەری نوێی ئێران ڕایگەیاندووە کە تەنیا باوکی نەکوژداوە بەڵکو لە هێرشەکانی ئەم دواییەدا هاوسەرەکەی خوشکەکەی و منداڵەکەی خوشکەکەی لەگەڵ زاواکەیان گیانیان لەدەست داوە. لەو بارەیە ڕووی کردووەتە خەڵکی ئێران و دەڵێت منیش وەک ئێوە داغدارم. مجتەبای خامنەی لە پەیامەکەیدا جەختی لە چەند خاڵێکی استراتیژی کردووەتەوە. گەروی هورموز بە داخراوی دەمێنێتەوە و دەبێت فشارەکان و بەکارهێنانی کارتی داخستنی گەروەکە وەک ئامڕازێکی کاریگەر بەردەوام بێت. مجتەبای خامنەی دەڵێت لێکۆڵینەوە کراوە لەبارەی کردنەوەی بەرەی نوێی شەڕ لەو شوێنانەی کە دوژمن تێیدا لاوازە. مجتەبا دەڵێت دڵنیایی بە هەمووان دەدەم کە ئێمە لە تۆڵەی خوێنی شەهیدەکان خۆش نابین و ئەو تۆڵەی لە بەرمانە تەنها پەیوەندی بە شەهیدبوونی ڕێبەری مەزنی شۆڕشەوە نییە بەڵکو هەر ئەندامێکی گەل کە لەلایەن دوژمنەوە شەهید دەکرێت خۆی بابەتێکی سربەخۆیە و تۆڵەی هێرشەکەی سەر خوێندنگەکەی شاری مینابیش دەکەنەوە و بە هەر شێوەیەک بێت سزای ئەو دەستدرێژیانە لە دوژمن وەردەگرنەوە. ڕابەری نوێی ئێران دەژڵێت دوژمن لە ساڵانی ڕابردووەوە بنکەی سەربازی لە هەندێک لە وڵاتان دروست کردووە تا دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت. بۆیە پێشنیار دەکەم هەرچی زووترە ئەو بنکانە دابخەن چونکە دەبێت تێبگەن کە بانگەشەی ئەمریکا بۆ دابینکردنی ئاسایش و ئاشتی تەنها درۆیەکە و هیچی تر. بۆیە دەبێت ئەو وڵاتانەش هەڵوێستی ڕوونیان هەبێت. مجتەبای خامنەیی سوپاسی حیزبوڵڵای لوبنان و حوسیەکانی یەمەن و گروپە چەکدارەکانی عێراقی کردو و ڕایگەیان ئەوان بەشێکی جیانەکراون و لە بەهاکانی شۆڕشی ئیسلامی و پێکەوە بەرەو لە ناوبردنی فیتنەی زایۆنی هەنگاو دەنێن. لە کۆتایی پەیامەکەیدا داوای لە خەڵکی ئێران کردووە یەکڕیزی خۆیان بپارێزن و بەشداریەکی فراوان لە ڕۆژی قودستا بکەن بۆ نیشاندانی هێزی وڵاتەکە لەم قۆناغە هەستیارەدا. سەرۆکوەزیرانی ئیسرائیلی جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن و هاوپەیمانی نوێ پێگەێنن. ئۆپراسیۆنەکانیشیان بۆ لەناوبردنی هەموو هەڕەشەکانی ئێران بەردەوامە بێت. گەورەترین مەترسی لەسەر ئیسرائیل ئێرانە.
بۆیە کار بۆ نەهێشتنی هەموو هەڕەشەکانی دەکەین. لەم جەنگەدا دەستکەوتی گەورەمان بەدەستهێناوە. هەر بەهۆی هێرشەکانمانەوە مجتەبا خامنەیی نەیتوانی خۆی پیشانی خەڵک بدات. ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیتر وەک جاران نییە، بەم زوانە هاوسەنجەکانی دەگۆڕین. هاوپەیمانی نوێ پێکدەهێنین و دەبین بە هێزێکی ناوچەی و لە هەندێک بواریشدا هێزێکی جیهانی. زانە ئەتۆمیەکانی ئێرانمان لە ناو بردو ئەوەی ئێستا دیکەین بۆ داهاتووی مرۆڤایەتیە. ئێمە لە ڕۆژانێکی مێژوویی داین. ساتەوەختی ئازادی گەلی ئێران نزیک بۆتەوە. ئۆپەراسیۆنەکەمان بەردەوام و بە توندی لە بارەگا و بازگەکانی سوپای پاسداران و بە سیجی ئێران دەدەین. ئەگەر دژی ئێران هەنگاومان نەنایە پیشەسازیە سەربازیەکانی لەژێر زەوی و بە پارێزراوی دەمانەوە. هەروەها لە ڕێگەی بریکار و موشەکە بالیستی و پرۆژە ئەتۆمیەکەیەوە بەردەوام دەبوو لە هەوڵەکانی بۆ سڕینەوەی ئیسرائیل. وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕایگەیان وڵاتەکەی استراتیژیەکی نوێی گرتۆتە بەر و ئامانجیان کۆتاییێنانە بەوە ڕەشانەی کە لەسەر بوونیان هەیە. گیدۆن ساعر وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕایگەیان ئامانجی سەرەکییان کۆتاییێنانە بەوە ڕەشانەی کە ئێران لەسەر بوونی ئیسرائیل هەیە و بە بێگۆڕینی سیستمی حکومڕانی ئێرانیش ئەو ئامانجە بەدینایە. ساعر ئاماژەی بۆ کرد کە تەل ئەبیب نایەوێت هەموو ساڵێک یان 2 ساڵ جارێک بکەوێتە ناو شەڕێکی دووبارەوە. دەژڵێ مجتەبا خامنایی لە باوکی توندڕەوترە و پێشی وایە کە کەمبوونەوەی هاوکاری دارایی ئێران بۆ هاوپەیمانەکانی دەبێتەوەی کەمبوونەوەی هەژمونی ئێران و گۆڕانکاری لە هاوسەنگی هێز لە ناوچەکەدا. سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران وەڵامی هەڕەشەکانی ترامپ بەداتەوە. علی لاریجانی سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس وەڵامی ترامپ بەداتەوە سەبارەت بە برینی کارەبای ئێران و دەڵێت گەربیانەوێت بە نیو سەعات ناوچەکە تاریکەکەن. لە تاریشیدا سەرباز ئەمریکیەکان دەبێت بە دوای سەلامەتیدا ڕابکەن. هەروە بڵاوی کردوتەوە ترامپ دەیەوێت جەنگەکە زوو بباتەوە، بەڵام دەبێت ئەو بزانێت کە هەڵگیرساندنی جەنگ ئاسانە، بەڵام بە پۆستکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان براوە نابێت و دەبێت باجی هەڵی هێرشکردن سەر ئێران بدە. جێگیری وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیان وڵاتەکەی هەوڵی بەدەستێنانی گەرانتییەکی گشتگیرەدات بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی هەر هێرشێکی سەربازی لە داهاتوودا. مەجید تەختڕەوانچی جێگیری وەزیری دەرەوەی ئێران بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیان دەیانەوێت گەرانتی بەدەست بێن کە جارێکی تر جەنگ بەسەر ئێراندا نەسەپێنرێتەوە، چونکە ساڵی ڕابردوو جەنگێکیان بەسەردا سەپێنرا و دوای 9 مانگ جارێکی دیکە جەنگێکی تریان بەسەردا سەپێنرا. نایەوێت لە داهاتوودا جارێکی تر بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ بکرێت. تیشی پێش دەستپێکردنی جەنگ وڵاتانی دراوسێیان ئاگادار کردەوە کە ئەگەر ئەمریکا هێرشیان بکاتە سەر بنکەی سەربازی و بەرژەوەندەکانی ئەمریکا کەنە ئامانجە وڵاتەکانیان. دەژڵێت چەند وڵاتێک پەیوەندیان بە ئێرانەوە کردووە بۆ کۆتاییێنان بە جەنگ و مەرجی ئەوان ئەوەیە نابێت لە داهاتوودا جەنگیان بەسەردا سەپێندێ. وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕایگەیان تاوەکو 11 مانگی داهاتوو مۆڵە دەدرێتە وڵاتان بۆ کڕینی نەوتی رووسیا. ماڵپەڕی وەزارەتی گەنجینەی ئەمریکا بڵاوی کردەوە وەزارەتەکەیان مۆڵەتی شینۆی دەرکردووە کە ڕێگە بە کڕینی نەوتی خاو بەرەمە نەوتیەکانی رووسیادا کە لە ئێستا لە ناو کەشتیەکاندان و بارکراون. هاوکات سکۆت بەرسێند وەزیری گەنجینەی ئەمریکا ئاماژەی بۆ کرد ئەو هەنگاوە لە پێناو زیادکردنی دابینکردنی وزەیە لە بازاڕە جیهانیەکاندا، بەڵام ئەو ڕێوشوێنانە تا 11 نیسانی داهاتوو بەردەوامە بێ. ڕاشی گەیاند ئەو هەنگاوەیان سوودێکی دارایی بەرچاوی بۆ حکوومەتی رووسیان نابێ، چونکە باجێکی زۆر خراوەتە سەرەوە بەرهێنانی نەوتیە وڵاتە. ئاماژەی بۆشکرد شەڕی ئێران بۆ چەند هەفتەیەک بەردەوامە بێت نەک بۆ چەند مانگێک. ئیشی دوای کۆتاییێنانی شەڕی ئێران گەشەی ئابووری ئەمریکا بە ڕێژەی لە 100 زیاد دەکات. باڵێزی ئێران لە عێراق ڕایگەیاند کە شتێ نەوتەڵگرەکانی عێراق بە مەرج دەتوانن بە گەروی هورمزدا تێپەڕن. محەممەد کازمە سادق باڵێزی ئێران لە بەغداد ڕایگەیاند پێکەنانی لێژنەیەکی باڵای نێوان دەسەڵاتدارانی عێراق و ئێران پێگەێنراوە بە مەبەستی ڕێستنی جوڵەی کەشتەیەکان و ڕاشی گەیاند کە شتێ نەوتەڵگرە عێراقیەکان ئەتوانن بە گەروی هورمزدا تێپەڕن بە مەرجێک خۆیان بناسێن و
ئەو شوێنەش دیاری بکەن کە بۆیەچن. ئەمە ژۆک نیشاندانی پشتیوانێک بۆ عێراق. جەختیشی کردەوە کە ئێران ڕازی نابێ هیچ زیانێک بەر عێراقی دراوسەی بکەوێ. ئەم لێدوانەی باڵێ زیێران لە بەغداد لە دوایەوە دێت کە سەرلەبانی ڕۆژی پێنجشەممە هێرش کرایە سەر 2 کەشتی نەوەدەڵگر لە بەندەری بەسرە لە باشووری عێراق. لە ئەنجام هێرشێکی ئاسمانی سوپای پاکستان بۆ سەر کابوڵی پایتەختی ئەفغانستان 3 کەس کوژان و 15 کەسیش بریندار بوون. کەناڵی سەدای ئەفغان بڵاوی کردوتەوە لە ئەنجامی بردومانەکەی شەوی ڕابردووی سوپای پاکستان بۆ سەر گەڕێکێکی کابوڵ 3 کەس کوژان و 15 کەسی تر بریندار بوون کە زۆربیان مەدەنین. زەبیح الله موجاهید وتەبێژی ڕسمی تالیبانیش ڕایگەیاند کە ئەم هێرشانە جگە لە کابوڵ شارەکانی قەندەهار و پەکتیکاشی گرتوتەوە و لە قەندەهار فڕۆکەخانە و کۆگاکانی سوتەمەنی کراونەتە ئامانج. داهاتی ئەم هەفتەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە زیاتر لە 4 ملیار دینار بوو. زۆری نەشی بە شێوەی نەختی نەبووە. ماڵپەڕی شەفافیت بڵاوی کردەوە داهاتی ئەم هەفتەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین لە 7 بۆ 13 بۆ 2026 بڕی 4 ملیار و 92 میلیۆن و 551,429 دینار بووە. بەراورد بە هەفتەی ڕابردوو 4 ملیار کەمی کردووە. ماڵپەڕی شەفافیت ڕوونیشی کردەوە لە 171 داهاتەکە بە شێوەی نەختینێ و لە 129 داهاتەکە بە شێوەی چەشی بانکی بووە. ئەوەش لە کاتێکدا داهاتی هەفتەی پێشووی سلێمانی 8 ملیار و 325 میلیۆن و 234,000 دینار بووە. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزاندا لێژنەکانی چاودێری تەندروستی و کوالیتی کۆنتڕۆڵ و تاوانی ڕێکخراو هەڵمەتێکی چاودێری و سزادانی سەرپێچیکارانیان لە بازاڕەکانی کەرکووک دەست پێ کردووە. ئامانجی ژاڵمەتەکە ڕاگررتنی هاوسەنگی بازاڕە. لێژنەکانی چاودێری تەندروستی و کوالەتی کۆنتڕۆڵ و تاوانی ڕێکخراون لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان بازاڕەکانی کەرکووک بەسەر دەکەنەوە. لە هەڵمەتەکەیاندا لیژنەکان سزای هەر سەرپێچیەک دەدەن کە مەترسی دروست بکات بۆ تەندروستی هاوڵاتیان یان هەر فرۆشگایەک بە ئارەزووی خۆی نرخی بەرز کردبێتەوە. سەرۆکی لیژنەکە دەڵێت ڕۆژانە تیمەکانیان بەسەر 6 کەرتی شارەوانی پارێزگاکەدا دابش دەبن تا هاوسەنگی لە بازار ڕابگیرێت و فرۆشیار هەست بە چاودێری بکات. حاليا يعني مستنفرة كل طاقاتها. بەرەوپیری جەژن دەڕۆین هەموو توانایەکی خۆمان خستۆتە کار تاوکو گۆڕانکاری بەسەر نرخەکاندا نەیات ئەرکی سەرشانی ئەمەیە قورسایی نەکەوێتە سەرشانی کڕیار هەر بازرگان و کاسبکارێک یاری بە نرخەکان بکات سزای دەدەین و جۆری سزاکەشمان داخستنی شوێنی کار و سزادانی داراییەتی. تەنها لە یەک ڕۆژدا لیژنەکانی تەندروستی و چاودێری بازار 6 دوکانی گۆشت فرۆشتنیان داخست لەگەڵ داخستنی 3 مریشک فرۆش سزای دارایی چەند مۆڵ و دوکانێکی تریشیاندا. هاوڵاتیان و کاسبکارانی بازار بە گرنگیەوە دەڕوانە ئەم هەڵمەتانەی لیژنەکان کە پێیان وایە لە پێناو بەرژەوەندی گشتیە. دەستخۆشی لە داری تەندروستی کەرکەکەم لە بەیتەڕە ئەەکەم بەڕاستی هەڵمەتێکی زۆر باش و گونجاوە ڕۆژانە ئەیبینین هەفتانە ئەیبینین یعنی بەسەری قەسابەکانە مۆڵەکانە مەتاعمە شتێکی زۆر چاکەن دەستیان خۆش بێ نمونیان زیاد بێت. بەڕاستی ئەمە هەڵمەتێکە دەبێت زۆر بەرز بنرخێ سەراحەتەن ئەمە یەک دووش بۆ ئیسفادی هاوڵاتیانە یعنی بۆ دوکاندارەکانش باشن عیسە بۆ نەهاتم بەلای خۆم بۆنە بۆ دوکانەکەی خۆم چەند تێبینەیەکیاندا پێم دەستخۆشیان یەکەم لەم وەختەیە و لەم وەختەیە ئەکەم قەرارەتان دەرکە بۆ ئەم خەڵکە هەمووی بەچکەی فەقیرە بەڕاستی هەمووی بژێوی ژیانی لەسەرەوەی ماڵەیە 3 عایلی لەسرە ماڵەیە 4 عایلی لەسرە لە ناکاوە ئێوە هاتوونە دوکانەکانیان پێداخن بەڕاستی ئەمە شتێکی باش نییە ئەبووە پێش وعدە خەبەرتان بدایە تەبلیغیانتان بکردایە. لە پێناو کۆنتڕۆڵکردنی نرخی بازار و پاراستنی تەندروستی گشتی بە بڕیاری وەزارەتی تەندروستی و بازرگانی عێراق تیمی شەو و ڕۆژ لە فەرمانگە پەیوەندیدارەکان ڕاستپێردراون بۆ بەسەرکردنەوەی بازاڕەکان. لە پێناو پاراستنی تەندروستی گشتیدا لیژنەکانی چاودێری تەندروستی بازار
جگەلەوەی ڕێنمایی بە کاسبکار و فرۆشیارەکان دەدەن لەگەڵ ئەوەش هەر کاسبکارێک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبێت شوێنی کارکردنەکەی دادەخەن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. بۆی گرفتی کارەباوە لە چەند هەفتەی ڕابردوودا خوازە سەردانانی سیستمی سۆلار بۆ نزیکەی 2 هێندەی مانگێکی یاسایی زیادی کردووە. ئەگەرچی پێشتر زیاتر شوێنە بازرگانیەکان ئەم سیستەمەیان دانا، بەڵام ئێستا ماڵان بە ڕێژێکی زیاتر بەکارێنن. بە پێی ئامارێکی بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی 3110 هاوبەشی کارەبا سیستمی سۆلاریان داناوە لە ڕێگەی وزەی خۆرەوە بڕی 84 میگاوات کارەبا بەرهەم دێنن. کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی و کەمبوونەوەی کارەبای مۆلیدا بێکارەبای نەکردوون. ئەوان لە ڕێگەی دانانی سیستەمی سۆلارەوە بە وزەی خۆر کارەبایان بۆ فرۆشگاکە دابین کردووە و بەوەش لە گرفتی نەبوونی کارەبا لەم کاتەدا کە گرفتێکی سەرەکی هاوبەشانی کارەبایە ڕزگاریان بووە. لەم کاتێکە کارەبا ئەبڕێ ڕێیسی نییە مۆلیەکان بە عملیە منە ئیش پێ ناکەنی کارەبای خۆمان هەر هەیە دوای ئەوەش بارگرانی بۆ کەم کردوینەتەوە بۆ پارەی ڕێیسیەکە ئەوەش هەریسفادی زۆر وڵاهی کە بوو بە 24 ساعتێکە تقریبا 100 ملیۆنمان بۆاتەوە 1,200,000,000 ئێستا ئەگەر بۆ منە ڕۆژێ بارانوانە بێ سەم مانگی لەوانێ 100,000ێکمان بۆ بێتەوە. بەهۆی گرفتی کارەباوە لە چەند هەفتەی ڕابردوودا خواست لەسەر دانانی سیستەمی سۆلار بۆ نزیکەی 2 هێندەی مانگێکی ئاسایی زیادی کردووە. ئەگەرچی پێشتر زیاتر شوێنە بازرگانیەکان ئەم سیستەمەیان دادەنا، ئێستا ماڵان زیاتر هانای بۆ دەبن. 24 ئەمپێر داهاتیە لەم کاتەیە ئەگەر سەیریکەی ئەندازیار جەلال حەمەکەریم لە مۆبایلەکەیەوە ڕێژەی بەرهەم و وزەی کارەبای ئەو ماڵ و شوێنانەمان پیشان دەدات کە لەم کاتەدا سیستەمی سۆلاریان بۆ دانراوە و کارەبا بەرهەم دەێنێت. سیستمێک بە تەقریبی ئەگەر بۆ نمونە 16 ئەمپێر 8 پەناڵت هەبێکە 8 پەناڵدانی لە ماڵ بۆ ماڵێک ئاسایی ئەتوانی تقریبا کارەبای مانگانەشی بۆ سفر کاتەوە 8 پەناڵەکە 16 ئەمپێری بەردەوامت ئااتێ ئەو تقریبا ئەگەر بە پاتری و حسابیکەی $3,000 تێچێ 25,500 دلار بۆ $3,000 بە پێی حەجمی پاتریەکە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی 3110 هاوبەشی کارەبا لە سلێمانی بەدانانی سیستەمی سۆلار بڕی 84 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن. ئەوانیش پێکاتون لە 2562 هاوبەشی ماڵان و 443 هاوبەشی بازرگانی و 15 هاوبەشی پیشەسازی و 85 هاوبەشی کشتتوکاڵی و 5 هاوبەشی میری کە بەشێکیان ڕێژەی بەرەمێنانیان هێندە زۆرە کە قەرزی پسوڵەی کارەبا و سعاتی کارەباکەیان سفر دەکاتەوە. لەگەڵ سوودبینین لە وزەی خۆر دەکرێت وەزارەتی کارەبا و لایەنە پەیوەندیدارەکان لە داهاتوودا سوود لە وزەی باش بۆ بەرەمێنانی کارەبا وەربگرن. ئەویش بەدانانی چەندین تۆڕباینی هەوا بۆ بەرەمێنانی وزەی کارەبا بە تایبەت کە سلێمانیش سەر چیای ئەزمەڕ و گۆیژە بۆ بەناوبانگن کە لە هەموو وەرزەکاندا ڕێژەیەکی زۆری ڕەشەبایان هەیە و دەکرێت ببنە سەرچاوەیەکی گرنگ بۆ بەرەمێنانی کارەبا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. جوڵەی بازار بەسراوەوە بە گیرفانی فەرمانبەرانەوە کاتێک وادەی دابەشکردنی موچە دەست پێیەکە شەقام و بازارەکان قەرەباڵغێکی زیاتر بە خۆیانەوە بین و خازە سەر کاڵا و شمەک زیاد دەکە. هاوڵاتیانی ئیڕانیە ئەوی چاودێریشی تون دەکەن بۆ ڕێگریکردن لە گرانبوونی نرخەکان لەم کاتەدا. بازاری ڕانیەیە بەهۆی دابەشکردنی موچەوە قەرەباڵغی زۆری پێوە دیارە و جوڵەی زیاتر کەوتۆتەوە بازارەکان. هاوڵاتیان زیاتر لە جاران شمەک و پێداویستیەکانیان دەکڕن و داواکارن چاودێری بازار بکرێت و نرخەکان بەرز نەکرێنەوە. سەبارەت بە جمجۆڵی بازار ڕاستی ئەم چەند ڕۆژە گەرمگوڕێکی پێوە دیارە
سەرڕای بوونی بارودۆخێکی ناخۆش بەڵام خەڵک لەبەر ئەوەی جەژنی ڕەمەزان بە جەژنێکی پیرۆز دەزانێت خەڵک زۆر بە باشی ڕووی تێکردو و بە گەرمی پێشوازی لەکەن هەمومان لێک کۆمەلگەدا دەژین وە هیچ جیاوازێکمان نییە وا باشترە هەموو دوکاندارێک بە پێی هینی خۆی نرخەکان بەپێی ستانداردێک نرخەکان دیاریکە نەخ بەرز و نزمی بە نرخەکان بکات چونکە بەڕاستی خەڵک لە دۆخێکی قورس جان دەکات داواکارین لە دوکاندارە بەڕێزەکان کە شتومەک لەسەر هاوڵاتیان گران نەکەن بۆی باری سەرشانی هاوڵاتیان گران نەبێت چونکە بەهۆی دابشکردنی موچەوە خەڵک وردە ڕوو دەکاتە بازارەکان و ئینشاڵڵا بازارەکان دەبوژێنەوە خی پەروەردگار داواکارین کە جەژنێکی بەخێر و خۆشیمان ببێن. فرۆشیارەکان دەڵێن بازاریان بەندە بە دابشکردنی موچەوە هەر کاتێک موچە دابش بکرێت جۆڵەی زیاتر دەکەوێتەوە بازارەکان و کڕین و فرۆشتنیش گەرم و گۆرتر دەبێت. ئێمە بازارمان بە موچەوەیە وتی موچە تەوزیعکراوە بازاری گەرم و گۆڕی پێوە دیارە بەڕاستی بازارمان هەیە کە موچە تەوزیع بکرێ بەڕاستی بازار هەیە کە نەش بێ موچە بەڕاستی بازارمان نابێت ئێمە لەگەڵ موچەوە بەستراوینەوە بەڕاستی هەن ئێستا خۆشحاڵین کە ئێستا بازار بەڕاستی جوڵێکی کەوتۆتە ناوێ و بازارمان باشە حیبینە بەهۆی دابشکردنی موچەوە کاریگەریەکی سەداسەتی هەبوو بوو بازار ینی پێش ئەوەی کە موچە دابش بکرێ بازار جەموجۆڵی زۆر کەم بوو بەس ئێستا کە موچە دابشکراوە فەرقی زۆر زۆرە ینی جیاوازی زۆر زۆرە لە بەهۆی نزیک بوونەوەی جەژنیشەوە فەرقی کرد. ژیانی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر موچەیە بۆیە دابشکردنی موچە و نزیک بوونەوە لە جەژن جۆڵی زیاتریان خستۆتە بازارەکان و هاوڵاتیان بۆ کڕینی شتومەک و پێداویستی ڕۆژانە و جەژنیش بە گەرمی ڕوو لە بازار دەکەن. خالید ئەحمەد کورساد نیوز ڕانیە. چەند ڕۆژێکە دەنگۆی نەمانی یاخود کەمبوونەوەی غاز لە کەرکووک بڵاوبۆتەوە ئەوە ژاوڵاتیانی ئەو شاری تووشی دڵڕاوچێ کردووە بەڵام پارێزگاری کەرکووک ئەو دەنگۆیانە ڕەتەکاتەوە و جەختەکاتەوەلەوەی کەرکووک بەشی 6 مانگی داهاتووی غازی لەبەردەستدایە. چەند ڕۆژێکا بڵاوبوونەوەی دەنگۆی کەمبوونەوەی غاز ترس و لە ڕاوکەی لای هاوڵاتیان دروست کردووە. دەمەوێت لەم راپۆرتەدا بە دوواداچوون بکەم و ڕاست و دروستی غازی کۆگاکراوی کەرکووک بخەمە ڕوو. پرسیاری ڕێژەی غازی کۆگاکراو ئاراستەی ڕێبۆرتەها پارێزگاری کەرکووک دەکەم. وەڵامەکەی دڵنیاییدانە لە بوونی غاز تاوەکو 6 مانگی دیکە. کەرکووک ئێستا 6 مانگ احتیاتی غازی ماڵانی هەیە واتە ئەگەر بێت و ئەو شەریکەیە یان ئەو دایرێ لە کاریش بۆستێت ئێمە تاکو 6 مانگی داهاتوو زمانی ئەومان هەیە کە بوتڵەکان پڕکەکرێتەوە و تەوزیعکرێت تا ئەم دەقەیە ئێمە گەشەی غازمان نییە و وەکو ئاماژەشم پێی کرد جێی خۆیتی کە دەستخۆشیان لێ بکەم کە غازی ماڵان تاکو 6 مانگی داهاتومان لە کەرکووک هیچ مشکلەیەکی نییە و مسۆبەرە وەکو ڕۆژانی ئەتیادی دابین دەکرێت. لە کەرکووک 12 کارگەی ئەهلی بەرەمێنانی غاز هەیە جگە لە کارگە حکوومیەکان. لەو کارگانەوە غاز دەدرێت بە بریکارەکان دواتر بۆ ماڵان. کارگەکان دڵنیایی دەدەن کە بڕەغازی پێویست لە بەردەست هەیە. نزیکەی 12 مەعمەلمانەیە لە ناو شاری کەرکووک. ڕۆژانە هەر مەعمەلەیە لە 2000 بانتر با بڵێن تەسویقەکە بۆ ناو بازار 2000 بوتڵ غاز زۆرە هیچ کێشەیەکمان نیە لە ناو شاری کەرکووک لە خاڵە زیاد بێت. وەکو خۆتان شەبینن ڕۆژانە سەهرەکان هەمووی بارەکە چێتە ناو شار یعنی بوتڵ بە ئاسانی ئەگاتە دەست هاوڵاتی. ئێستا کۆمپانیای گازی باکوور نەک تەنها بۆ ناوخۆی کەرکووک بەڵکو غاز دەدات بە پارێزگاکانی دیکەش. لە بازارەکانی کەرکووک هیچ گۆڕانکاریەک بەسەر بتڵی غاز نهاتووە و نرخەکەی هەر وەکو پێشتر ماوەتەوە. ڕۆژانە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی هاوشێوەی ئەم غازفرۆشە کە بریکارەکانی غازیان پێدەوترێت لە کەرکووک غاز دابەشەکەن. ئیدارەی کەرکووک دڵنیایی دەدات کە هیچ مەترسیەک لەسەر غازی کۆگاکراوی کەرکووک نییە و تاوەکو 6 مانگی دیکە دەتوانن غاز بە هاوڵاتیان بدەن. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک. لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک مەراسیمی چلەی ماتەمینی شەید ئەحمەد کەرکووچی بە ئامادەبوونی بنەماڵە و کە سوکارێکی بەڕێوەچوو. ئاو سەنگەرانی شەید ئەحمەد کەرکووکی شایدی گیانفیدایی و ئازایەتی گەنجازە و بێوەر و شەیدەکەی کەرکووک دەدەن و لە سەنگەرەکەیدا بە بوێریشی کەموێنەوە
ڕوبەڕووی دوژمن بۆتەوە. چل ڕۆژ بەسەر شەهیدبوونی ئەحمەد کەرکووکی تێدەپەڕێت. ئەو گەنجەی لە کەرکووکەوە خەمی کوردبوون هەڵی گرت و بردیە ڕۆژاوای کوردستان. لە ئاسانتەری ڕۆشنبیری کەرکووک مەراسیمی چلەی ماتەمینی بەڕێوە چوو. لێرەوە وێنەی شەهید ئەحمەد کەرکووچی لە پاڵ وێنەی شەهیدانی سمبولی ئازادی کوردستان دانرا. بنەماڵە و ئامادەبووان لا دڵێکی پڕ لە خۆشەویستی نیشتیمانەوە یادی شەهید ئەحمەدیان کردەوە. شلون شيني دياره يعني ممنون بوم عالم وانا مري من يام برسكر وانا منكر في المياسك نطون برجينا زول ممنون هرتشا بارتي كردستان هم بريزا كان لا سياسي كان قشتي ممنوع حمول لايك يعني خلق كاتبينتي في اليوم شهيدي هم عليه شهيدي حموي كرد شهيدي جنابري حموي يعني دڵخۆشم بە ئەحمەد. هاوسەنگەرانی شەهید ئەحمەد کەرکووکی هەمووان شاهێدی گیانفیدایی و ئازایەتی گەنجە ئازا و بوێرەکەی کەرکووک دەدەن کە چۆن چەندین دوژمنی لە سەنگەرەکەیەوە کوشتووە بەر لەوەی کە خۆی شەهید بێت. شانازێکی گەورەیە بۆ ئێمە بۆ تیمەکەمان و بۆ هەموو گەلی کورد. ئیدیەوە بوو درۆنەکە چونکە تورکشی بوو خستمانە خوارەوە بەڵام دووبارە هەسایەوەترەوە بوو کە خستمانە خوارەوە من و شەهید ئەحمەد دەستمان کرد بە تەقەکردنی خۆشی وتمان درۆنمان خستە خوارەوە. دوایە وایدی شەروانەکانی تریش هەواڵانمان لەوێ ئەوانی چی ئەوانی خۆمان کە خۆ بەخشبین چ شەروانەکانی وێ ئەوانش هەستان بەڵام بەداخۆ درۆنەکە هەسایەوە ئەو کاتە کە لەیماندا بوو لە نزمی ئەمە خستمانە خوارەوە نەک لە بەرزی تا بتەقێتەوە. ئیدیەوە بوو کە هەسایەوە شەهید ئەحمەد ئەهات و ئەچووە هاتووە چوو تەقی لێ کرد منش لەولاو ئەهاتوە چوومە هاتمەوە چوم تەقەم لێ کرد هەماشیەوە. ئیدیەوە بوو کە خستمانە خوارەوە لە نزیکی شەهید ئەحمەدا تەقیەوە پارچێکی بچووک دای لە نزیکی کلی تەنیا نەزیف داخلی بوو. توانی لە قۆناغێکی هەستیاردا ئەرکێکی پیرۆزی خۆی پێک بێنێت و سنوورە دەستکردەکان تێک بشکێنێت و لە هەمان کاتیشدا توانی یەکێتی گەلی کورد بەئافرێنێ و بۆیە ئێمە هەتا بۆ ڕۆحیەتەوە ئامانج و هیواکانمان بۆی بێتە دی پێویستمان بە یەکێتێکی تەواوی گەلی کورد هەیە بۆ ئایندەش پێویستمان بۆ یەکێتی هەیە و پێویستمان بە پاراستنی خوێنی شەهیدان هەیە. شەهید ئەحمەد هێمنی تەمەن 23 ساڵ توانی بە هەواڵی شەهید بوون و گیان بەختکردنی یەک ڕێزی بۆ تەواوی کوردستان بهێنێت با داگیرکەرانیش بڵێت ئەو خوێنەی لە ڕۆژاوای کوردستان دەڕژێت ڕەگی دەگەڕێتەوە بۆ کەرکووک. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک. لە مانگی ڕەمەزاندا نرخی گۆشتی سوور لە بازارەکانی قامیشلۆ بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. بە جۆرێک نرخی 1 کیلۆ گۆشت گەیشتۆتە نزیکەی 160,000 لیرەی سووری. ئەو گرامونە ژوای کردووە خێزانە ژارەکان توانای کڕینی گۆشتیان نەمێنێت. هین جورەیەن خواردنێ دمەها ڕەمەزانێ دە نرخێ وێ گران و بەرز دبە. جوان مادەیان گۆشتە. گولبازارا قامشلۆ 1 کیلۆ گۆشت ji 130,000 لیرەیەن سووری تا 160,000 لیرەیان تێیە فرۆتن. واتە نێزی 13 دۆلارên ئەمریکی ne. û vîn nirxê giran her kes nikare bikire û bi taybet ew û malbatên got hejar in. والله نهاية بيني سعرنا كخيالي نقولي نقولي بيريكي ونقولي مالي حمكي ونقولي مصروفات ويك شغل شيء يعني تشتكي ما شغل لي فرجو تشي مع الاخو ابا زيدي ولونينا اسعار جارك علي والله قال كيف هاي بها بوني قال كيف هاي يعني ونشغل هاي ونعمل واسعاري خيالينا بخدي السعر يعني ما مشكلة سر امكانيات انسان دميني يعني كسر هني كارن روجانه بكرن لي يعني بري ملتي ما هجارن فقيرن جواناي سعر قوشت بوهابوي يعني اوردا 140 حتى 160 جامرن هنا جواب ضميرن 140 دبن لي بري 160 دبن.
دربارەی بلندبوونا نرخê goşt divê meha Remezana pîroz de goştfiroşên an qesabên deverê vê yekê girê didin bi hin sedeman ji wan derketina sewalan dervî sînorê deverê û her wiha xwestina zêde li ser kirîna goşt di meha Remezanê de. خيوش بو اسعاري قوشت يعني ريح ما تبون قرتن جبرلو سوق بهابو ايكو تصديري ذكر والله يعني انا بحسرتها فقير وقب قوش بخون بو هاي سعر صدو 20 صدو 40 صدو بينجي جريمتي يا فان ومهفي ذك ان شاء الله اسعار داك ومفقن سعرها بري هفته بينج حشتين بدنا عالم بو عالم زان قب قوش بخون. goşt maddeyeke serekeye li ser sifreya meha Remezanê de û ji ber bilimbûna nirxê wê gelek malbatên hejar mehrûmin ji xwarina wê. Ji wan sedemên yên godhêle nirxê goşt bilind bibe, xwestina li ser pir di meha Remezana pîroz de û derketina wî dervî sînorê herêmê û her wiha got sal xêr be. Dara berekat Kurd Sati News قامشلو. جەنگەکانی کەنداو تەنیا وێرانکاری مرۆییان بەجێ نێشتووە، بەڵکو کارەساتێکی ژینگەی گەورەشی دروست کردووە کە بەوەی پاژماوەی چەک و تەقەمەنی و کەشتێن و قومبۆکان سەری هەڵداوە. ئەم پاژماوە ژاراویانە وەک بۆمبێکی تەوقید کراو ڕەشە لە ژیانی دەریایی و تەندروستی مرۆڤەکەن و کاریگەریان بۆ چەندین دەی تێر دەمێنێتەوە. لەگەڵ نقمبوونی کەشتەکان لە ئاوەکانی کەنداودا کارەساتێکی ژینگەی بێدەنگ خۆی شاردۆتەوە. ئەو کارەساتانەی کە تەنیا بۆ مرۆڤەکان نین بەڵکو هەڕەشە لە کۆی ژیانی زیندەوەرەکان دەکەن. بەدەر لە زیانە مرۆییە ڕاستەوخۆکان جەنگەکانی ناوچەکە میراتێکی ژەهراویان لە شێوەی گۆڕستانی کەشتیەکان بەجێ هێشتووە کە هەڕەشەی ژەهراویکردنی ئەم ژینگە بێوێنەیە بۆ چەندین دەی داهاتوو دەکەن. کەنداو بە حوزێکی نیمچە داخراو دادەنرێت کە قوڵیەکەی لە 50 مترەوە بۆ 100 متر و دوایین خاڵی قوڵیش بە 300 متر مەزەندە کراوە. ئەم تایبەتمەندیە ژوای کردووە ببێتە ژینگەیەکی زۆر هەستیار چونکە هەر پیسبوونێک تێیدا بە خێرایی بڵاو نابێتەوە بەڵکو بۆ چەندین ساڵ بە قەتیس ماوی دەمێنێتەوە. لێرەدا مەترسیە گەورەکەی ئەو کەشتیە جەنگی و بازرگانیانەیە کە دەردەکەوێت کە لە کاتی ململانی خوێناویەکاندا نقم بوون بە تایبەتی جەنگی عێراق ئێران و جەنگی کەنداو بە جۆرێک تەنیا لە عێراقدا نزیکەی 141 پاژماوەی کەشتی لە شەط العەرەب و دەوروبەریدا هەیە. مەترسی ئەم پاژماوانە تەنیا لەوەدا نییە کە پارچە ئاسنێکی ژەنگاوین بەڵکو ئەوانە کۆگای ڕاستەقینەی ژەهرن. ئەم کەشتیانە هەزاران تۆن سوتەمەنیان تێدایە کە لەگەڵ داخورانی لاشەی کەشتەکاندا بڵاو دەبێتەوە و هەڕەشە لە گەشە و زۆربوونی زیندەوەرە دەریایەکان دەکات. مەترسیدارتر لەوە دزەکردنی کانزا قورسە ژەهراویەکانە وەک کاربۆن و قورقوشم و مز کە لە لاشە و بۆیەی کەشتەکاندا لێ دەبنەوە. ئەم مادانە لە ڕووی بایۆلۆژیەوە لە ناو ناچن بەڵکو لە ناو زنجیرەی خۆراکیدا کۆ دەبنەوە. لە زیندەوەرە وردەکانەوە دەست پێ دەکات تا دەگاتە ئەو ماسیانەی کە لە کۆتاییدا دەبنە خۆراکی مرۆڤ. ئەمەش هەڕەشە لە تەندروستی گشتی دەکات. لێکۆڵینەوە نوێەکان دەریان خستووە کە ئاستی مس و نیکل لە ئاوەکانی کەنداودا بەرز بۆتەوە و لە هەندێک ناوچەدا سنووری مەترسی ژینگەییان تێپەڕاندووە بە تایبەتی لە نزیک ڕێڕەوەکانی کەشتیوانی و شوێنی کەشتیە نقمبووەکاندا. ئەم دیاردەیە کە بە گەشەی قەوزەیی دەناسرێت ئۆکسجینی ناو ئاوەکە بەکاردەهێنێت. ئەمەش دەبێتە هۆی خنکانی شانە مەرجانەکان و مردنی ماسیەکان. خەملاندەکان ئاماژە بۆ دەکەن کە لە 85 شانە مەرجانەکانی کەنداو لە ژێر هەڕەشەدان و پیسبوونی نێو پاژماوەی کەشتیەکان و چالاکیە نەوتەکان هۆکاری سەرەکین لە تێکدانی ئەم ژینگە گرنگە. بە تێپەڕبوونی کات کێشەکە قوڵتر دەبێتەوە. داخورانی بەردەوامی لاشەی کەشتەکان دەبێتە هۆی کردنەوەی ئەو شوێنە داخراوانەی کە ژەهرەکانی تێدا قەتیز بووە. هەرمەتی هاوکاران ئەم گەشتەی هەواڵتان پێشکەشکرا لە سەری سەعات واتە لە سەعات 1 پێتانەگەمەوە شرۆڤەی جەنگی